لەسەر بڕیارێکی وەزارەتی بازرگانی عێراق فسفۆری پێناسی باری شارستانی بۆتە گرفتی سەرەکی هاوڵاتیانی شاری سلێمانی و ڕۆژانە لە بەیانی زووەوە هاوڵاتیان لەسەردا دەبن تا پێناسی باری شارستانی تازە بکەنەوە و بتوانن فۆرمی خۆراک لای بریکاری خۆراکەکانیان وەربگرنەوە. ئەو بڕیارەش نیگەرانی لای هاوڵاتیانی شاری سلێمانی لێکەوتەوە و داواکارن ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە. کارمەندانەوەتە لە ڕۆژێکی پشووە کویستا هاتووە تەوان شەتیلاکەن وایە هاوڵاتیش ئیش و کاری لێ هینەبێ وا چاکە وایە بە چاکەزانین کە نەبێتە کێشەی هەڵواسرا بۆ کۆمەڵەکەمان مادەمێمە هەموو خۆمان هاوڵاتین و کار و پیشە لە ژێر دەستی خۆمانە لای خۆمانە وا بە چاکێزانین کا تا کۆتایی ساڵ ئێمە ئەم فۆرمانە بگەڕێتەوانێ و ئیش پێ بکرێ. دەستخۆشی لە حکومەت دەکەم لە فەرمانبەرانی ئەم دایرەیەکەم کە ئەمڕۆ هاتوون یعنی لە ڕۆژی پشووە یعنی سنگفراوانییان بەخۆیانەوە کردووە بۆ ئەوەی کێشەی هاوڵاتیان بۆ ئەم هەوێت تازەکردنەوەی بۆ دام و دەستگاکان بۆی ئیشەکانیان بە ڕێکوپێکی بڕە. بەڵام من گلەیەکم هەیە لە دام و دەستگاکانی ئێرە و لە حکومەتیش کە هاوکاری کە من دام ناکەن یعنی بەڕاستی من 2 ساعتە لە بەردەم ژوورێکە وەستاوم یعنی با لە دەرەوە ڕاستە هاوکاریان کردوون بەڵام هیوادارم حکومەت لەسەرەوە ڕێنمایی دەرکات بۆ هەموو دام و دەستگاکان کە هاوکاری کە من دامکە. لە ڕۆژی شەمەدا کە پشووی فەرمانگەکانە فەرمانگەی ناوەندی باری شارستانی سلێمانی لە دەوامی خۆیاندان و کاروباری هاوڵاتیان بەڕێ دەکەن. بەڕێوەبەری کاروباری شارستانی سلێمانی ڕایگەن فشارێکی زۆریان کەوتۆتە سەر. من داواکارم لە وحدەی ئیداری ئێرە کە پارێزگاری سلێمانیە بەڕست پارێزگار تەدەخل بکات لەو کێشەیە داوا لە کۆمپانیای خۆراک بکات کە هاوڵاتیان ێستا بتوانن فۆرمی خۆراک وەربگرنەوە و پێناسی فسفۆر نەبێ چونکە ئێستا سەرە گەشتۆتە مانگی نۆ بەڕاستی بۆ هاوڵاتیان هاوڵاتیەک تا مانگی نۆ فۆرمەکە وەرنەگرێت و پێویستی پێێتی بۆ فۆرمە و هاوڵاتیش کێشەی بۆ دروستە بێ بەڵام ئێمەوەی لە توانامان بێ هەوڵە دەین ڕۆژە پشۆکانیش بینەوە. کورسات نیوز گرفتی هاوڵاتیانی خستە بەردەم بەڕێوەبەری ڕێخستنی پسوڵەی خۆراکی سلێمانی و ئەویش ڕایگەاند هاوڵاتیان بۆ مامەڵەی فەرمانگەکان و وەرگرتنی بەشە خۆراکی مانگانە ئەتوانن تا کۆتایی ساڵی 2014 فۆرمی ساڵی ڕابردوو بەکاربهێنن. بەڕسمی ئاگادارمان کردوون لە ڕێ محافەزەوە کە ئاگاداری تەواوی فەرمانگەکانی سەر بە سنووری پارێزگاری سلێمانی بکەن کە کار بە فۆرمیک ئەو هاوڵاتەی کە مامەڵەی هەیە و فۆرمی نوێی وەرنەگرتەوە تەجارە پێناسەکانی نوێ نەکردوێتەوە کار بە فۆرمە کۆنەکان بکەن و بەڵێ هەر لە ڕێ خۆشمانەوە لە بەڕسمی ئاگاداری بریکارەکانمان کردووە کە خۆراک و ئارد بە هەموو مانگێ بەپێی ئەو قایمانی وەریەگرن بێن بە هاوڵاتیان. بەپێی ئامارێک لە 32 بەڕێوەبەرایەتی کاروباری شارستانیدا لە سنووری پارێزگای سلێمانیدا نزیکەی 5,000 پێناس لە یەک ڕۆژدا تازە دەکرێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە لە سنووری پارێزگای سلێمانیدا نزیکەی 400,000 کەس ماوە پێناسی باری شارستانیەکەیان تازە بکەنەوە. بەپێی و ئامارەش بێت لە ماوەی نزیکەی 3 مانگدا هاوڵاتیانی شاری سلێمانی هەمویان پێناسەکانیان تازە دەبێتەوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.